We are on a fast track to climate disaster. ئێمە لەسەر ڕێگەیەکی خێراین بە ئاراستەی کارەساتێکی کەشوهەوا. شارەکان ژێراو کەوتون، شەپۆلەکانی گەرما ڕوو لە زیادبوونن بە جۆرێک هاوشێوەیان نەبووە. زیانەکان زۆر زیاد و مەترسیدار بوون، ئاوی خاوێن بۆ خواردنەوە کەم بووەتەوە، ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ و ڕۆک لە ناو چوون. ئەمە زیادەڕۆیی نییە. ئەمە ئەو داتا زانستیانن کە لە بەردەستن کە بەهۆی سیاسەتی دابینکردنی وزەوە ڕوبەڕوومان بوونەتەوە. پلەی گەرمای گۆی زەوی بە شێوەیەکی مەترسیدار بەرز دەبێتەوە. هەندێک لە حکوومەتەکان و بازرگانەکان شتێک دەڵێن، پێچەوانەکەی دەکەن، ئەنجامەکەشی کارەساتی لە دەکەوێتەوە. خەریکە دەگەینە ئاستێک کەیتر پاشگەزبوونەوە هیچ دادێکمان نادات. بۆەوەی بەرزبوونەوەی پلەی گەرما لە 1.5 پلەی سیلیزی وەکەوەی لە ڕێککەوتنی پاریس لەسەری ڕێککەوتین ڕابگرین، پێویستە تا 10 ساڵی داهاتوو لە 145 گازە دەردراوەکان کەم بکەینەوە. راپۆرتەکەی نەتەوە یەکگرتوەکان لەبارەی کەشوهەوا لە کاتێکدایە جیهان لە دۆخێکی ئاڵۆزدایە دوای کۆڤید-19 و هەڵاوسانی بازاڕ و ئێستا شەڕی ئۆکرانیا، ئاسایشی خۆراک لە جیهان کەوتووەتە مەترسیەوە. We need to cap global emissions by 45% this decade.